ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، بەخێربێن هاوڕێیان. دەقسە و باز دەسەوەی دەکەین ڕەوشی ناو بنەماڵەی بارزانی و ململانەی مەسرور و پاڤێل، مەسرور و ببورن، مەسرور و نێچیر لە چه ئاستێکە هاوکات دەنگێکی قوبات تاڵەبانیش بڵاو دەکەینەوە، دەنگێکی قوبات تاڵەبانیش بڵاو دەکەینەوە. بەخێربێن هاوڕێیان، بەخێربێن. لە پەیجەکەی پێمان نەکرا بۆیە لێرە دەکەین هاوڕێیان. پەیجەکەم سزادرایە. بەخێربێن هاوڕێیان. سەرچاوی ئێمە هاوڕێیان تکایە بۆرمە تەلەگرام. تەلەگرام زۆر ئەمینترە، نە کەس دەزانی لایکتان کردیە، نە کەس دەزانێ لەکنە من برادرن، بەس بە خۆم دەبینم و ئەمنیش نازام چێ لایکی کردیان لایکی کردیە، مەجەڕەت کۆمنتەکان دەبینم. وەرنە وێندەر هاوڕێیان لۆ ئێمە ئەمینترە درە وێنی هیچ شتێک تەسین. فەیسبوک و وەتسئاپ لێی هەرێن ئێمە بۆ ئێوەمانە گرنتی نینی. ئاپەشی زۆر فەوزا بێمنەتن، ڕێژەی بینەریان لە هەمووان زیاترە، بەڵام وا بڕە تیکتۆک، یوتیوب، بە تەلەگرام بینەرەشی زۆری هەیە. بە تایبەتی تەلەگرام چی بڵاو دەکەیەوە ئازادی، ئەو سانسۆرە نییە. تۆ فەیسبوکێک دروست دەکەی لە پڕەک لێت دەبن، یعنی لێت دەبن، هەموو مێژوەکەت لێ دەبن. تەلەگرام گەلە قورسە بزانە. پەیجی وەجەلان هەیە، پەیجی شیعەکان هەیە کە ئیسرائیل دەرەقەتی نایە، ئێرانیەکان هەیە، تورکیا دەرەقەتی ئەو برادرانەی باکوور نایە. چی لێ بڵاو دەکەی و لێ بڵاوکەوە، چی لێ بڵاو دەکەی و نیمچە ڕوودیشی لێ دەکرێت بۆ خۆتان دەبینن، بەس هەموو شتێک نابی. فەیزە ینی نگەتیڤیشی هەیە، بەڵام گەوەی فەیسبوک نیوادەکە ریپۆرت لێ دەدا لە بەلاش و عەلاش. تەسەوەر دەکەن هاوڕێیان 100 جارە برێم لای ئەو لایڤە ئێستا دەتواش لایڤی داڤۆس ئاوا کردم شکایەتیان لێکرد، گوتیان کۆپیڕایتە ئیتوی خەڵقی مەد بردیە. ئەی هاوار لایڤ لەسەری دەنووسرێت سێند لایڤ. بۆیە وەرنە تەلەگرام و بڕۆنە سیگنال و تەلەگرام بەوانە خۆتان دوور بکەنەوە لە وەتسئاپ هاوڕێیان. وەتسئاپ لەگە فەیسبوک یەک ئاپە، تکایە ئەمنیەتی سیگناڵی لە هەموو ئەوروپای، هەرچی سیاسیە، هەرچی دەستگا هەواڵگریەکانە، هەمووی سیگناڵی بەکاردێن. ئاپی سیگنال سویدیە، سویدی لێی مەترسێن، ینی ئۆرجیناڵە. وەتسئاپ فەوزایە، اختراقی دەکرێت، کێشە زۆرە، تووشی بەڵا دەبن. من بەڕاشکاوی لەبەر ئێوەمانە هەموو دام و دەستگاکانی ئەوروپی، لە پەرلەمانی ئەوروپی، لە دەستگا هەواڵگریەکان، لە حکوومەتەکان، هەمووی مامەڵە بە سیگنال دەکەن. ئاپی سیگنال تەلەگرام و وەرنە تەلەگرام لەوێ بە کەیفی خۆمان دەتوانین بە ئازادانە قسە بکەین و هیچ ئەوەیەک نابێت. هاوڕێیان بەخێر بێن، چەند دەقەیەک قسە و باز دەکەین. سەرەتا بەدەنجی قوبات هاوڕێیان 2 ڕۆژ 3 ڕۆژە کەوتوتە گیانی ئەو مامۆستایە تێکۆشارانەی کە 4-5 مانگە وەکو کارتەکی سیاسی بەکاری هێنان بەخۆ بە پاڤێلی بواریاندا. گوایە ئەوان دیموکراسی و ئازادی دینە وەکو کار لە مامەڵە لەگە پارتی و هاوکات وەکو ڕکلامێک لە بۆ ئینتخاباتی کورد عێراق ئەنجومەنی پارێزگاکانیان کردووە، پیشانیاندا ئەوان کوڕەکانی تاڵەبانی فەرقن لەگە کوڕەکانی مەسعود و بارزانی، مەجای دیموکراسیە دەدەن. ئەگەر ئەمە دوێنش بە قوبادم گوت ئەگە مەسەلا پرەنسیب و غیاباتە باشە لۆ 4 مانگە مەجاڵتان دەدا بڕوا بکە لە کوێ دە 12 مەکتەب وتیان چەند مەکتەبە کردو بیانەوە بە زۆرم نەیەکی پێقەپات کرد پشگیری بایکۆتی دەکرد، جەماوەری خۆی دەنار، هانی ڕێخستنەکانی دەدا. کەچی ئێستا کە بەناو ئەو مامۆستایە تێکۆشەرانە کەتیە کوڕەکانی تاڵەبانی بەناو کەتینە تا هەڕبیش دەکەن. بڕوا بکەوە دەبینن هەموو ماوە تەلەفۆن دەکەین. من بەس دوێنێ لە بۆ ئەو سەمیرە کۆیلە سەمیر ئەورامی زۆر بێئەدەبە، بە من دەڵێ هەڵی کارە کلۆ دەدۆزمەوە، سەمیر دەنکەی توش بڵاو دەکەمەوە
بڕۆ ئەو هەڵی کارەی کە کە قوبادی کوڕ برات مەسئولت کە بوویتە گاڵتەجاری ناو سوسیال میدیا هەڵی کار لەو گەنج بدۆزەوە هەڵی ئەو دروشمەی خۆتان کە بووینە گاڵتەجار ئەوە بکە دەنگەی توش بڵاو دەکەمەوە ئێستا دەنجی قوبادیش بە تووڕێیەوە بڵاو دەکەینەوە و قوباد کەسێکی ڕازگۆ دەرنەچوو من دوێنێ تەلەفۆنم لۆ کرد بەو پەرڕێزەوە هاوڕێیان من لەگەوانە گفتوگۆ دەکەم بەس دەمەوێ هەرنێن ناترسن هەردێ کاکە کردی هەردێ کاکەم خاوەنی 100,000 چەکدارە کاکەم خاوەنی 50 تەلەڤیزیۆن و ئیزاعەوەیە لە تەلەفۆنێکی دەترسی کورە ئەی بە قوبات بەجددیمە شەرم لە خۆتان بکەن لە ئەوروپا گەورە بووی هاوڵاتێکی ئاسایی دەتانی لەسەر زادەی بتگیری برێ قوبات وەرە لەسەر ئەو مۆزوعی قسەم لەبۆ بکە ئەتو کە مەسئولی کەواتە یعنی ئەوە نییە لە دەبی لەگە BBC قسە بکەی هاوڵاتێک حەق خۆتی لەسەر زادەیە توی گرت بڵێ پرسیارم لێ بکەوە بڵاویش بکاتەوە ئەوە چییە خۆنگۆ ئیلاه نین ئەبێ و قودسیەتان تێک بشێ هاوڕێیان جێ بدەنە دەنگکەی من بە قوبادم گوتیەوە ئێستاش تاکیدی دەکەمەوە دەنجی ڕاستەوخۆ لۆم بڵاو کردەوە لە تەلەگرامەکەم هەیە بڕۆنە تەلەگرام کادر نادرەوە لێرەش دامنایە دادگای گەل هەیە قوبات ئەگە بابت قوتار بوو بەڵام بە خۆتان ئەگەری زۆرە توش بین بەخۆ بە پاڤێل بە مەسرور پێم گوتیە بە نێچیر تۆش دەبن ئەنگۆ ئیلانین خاوەنی 100 ملیۆن دۆلارن خەڵکی لەو پەڕی ئەزمە دەژیتن هاوڕێیان لەو پەڕی ئەزمە دەژیتن خەڵک خێری پێدەچی خەڵکی کوردستان وەی لێهاتیە لەنا ئەو هەموو خێر و بەرەکەتەی خێری پێدەچی ژن دیتان ئەو مامەستای لەبەردەم ئەو برازایی مەسعود بارزانی دەپاڕاوە دەگریاوە ئەوانە دانێ میلەت ئاوە زەلیل بکەن بێ شەرەفینە یعنی بەجددیمە ئەوەی ئەوانە دەیکەن 4 مانگە مەعاشیان نەدایە با بە هەر ئەو دەخلەی خرتان کردیتەوە بەدەر لەو هەموو نەوتەی دەدزن ئەو دەخلەی خرتان کردیتەوە لە زەریبەی خەڵک کە 600 زیادتان کردی ئێ بەس بەوەی مەعاشنی وەکتان پێدەدرێت لۆ نادەن ئەو میلەتەی وا ڕەزیل دەکەن مامۆستا هیچ داخوازێکی لۆ جێبەجێ ناکە بەڵام دەبی بستەوە دەوام بکات من تێدەگەم کوڕی فەقیر لە مەکتەب بێبەش بووە ساڵەشی دەڕوە بەڵام کاکە ناشکرێ وەکو جارەکەی تر ئەوەیان بی یعنی بە شکست کۆتاییان پێبێ بە ئەرهاب یەکێتی کەی زەوقی لێ بڕۆ مان بگرن کەی زەوقی لێ نەوڕۆ قەپات بکەن ئەوە کو دەکرێت قوباد ئەفەندی بکات خۆ مەنگۆ دوو منداڵن ئەوەندە عەرەقەتان لە کورد نەکردیە بووینە کولفی کول هاتینە سەخینی دەیان 1000 شەهیدی یەکێتی 26,000 چەند لە بەرە بابەکەی تو تێدایە بەجددیمە چەندی تێدایە چەت کردیە ئەو هەموو خەڵکەی شەهیدیدا قوربانیدا هیچ بەربوومەچی نییە پاڤێل و قوباد کولفی کولن نەداوای بەڵام ئەو هەموو خەڵکەی یەکێتی کورە وەڵڵا داوەشین خۆشترە دەیان 1000 کەستان بە کوشدا لە شەڕی قیادەی مۆقەتە حیزبێکی بنەماڵە ئێستا کە دوو گەنجتان هینایتە سەر ئەوەی بووینە کولفی کول قوباد لەو پاڤێل پیاویشم دەوێت قسە بکە هاوڕیان ئێمە کە فۆکس دەخینە سەر بنەماڵەی بارزانی زیاتر لەبەر یەک حاڵەتە ئەوان دەسەڵاتی پلەیەکیان هەیە لە کوردستان دام و دەستگا باڵاگان لەبەردەستیانە تەرکیز لەسەر هەولێر دەکەین ئێمە هەولێر و دۆک لەبەر ئەوەی ئۆپۆزیسیۆن لەوێ وجودی نییە بەداخەوە هەموو لە سلێمانی نەقیڕەقیر دەکەن خەڵکی هەولێر ڕاپەڕە بۆیە تەرکیز دەکەین لەسەر هەولێر قسەمان نەکردیە لەبەر ئەوەی فۆکسەکان لەوێن بۆ بەڵام کاتێکی چێتیش وەکو پارتی دەکاتن بێگومان دەینە سەری ڕسوایان دەکەین ئەو یەکێتیە دوو ڕوودوم دەبلمڕالانە شەرم لە خۆتان ناکەن ئەو مامۆستاوە و دروشمی ئازادی بەسەر کۆت بە ناویان کەتینە هەموو ڕۆژێ دەیان ئەوە بڕوا بکە یەک بەیەکتان ڕسوا دەکەین بەلای کەم دە 15 کەسکەتان ڕسوا دەکەین ئەوە ئەمە قوبات وەلێ دەکەین سەمیر ناهەورامی وەلێ دەکەین نۆرێنگۆیە ئەو هەموو مرتەزەقەی یەکێتی بەنا ئەو مامۆستایانە کەتینە شەرم لە خۆتان بکەم مدیر مەکتەبەکان بەنا ئەو هەموو مامۆستایە تێکۆ شەڕی کەتینە کۆیلە ئەوە نییە بەس کەگەرچی سادەبی ئەو ژنەی پارتی بیتن و کەسێک لە سەجادەی بە حەپی برێ من سەی ماڵی بارزانیمە کۆیلە دەکرێت سەرۆکی زانکۆبی وەکو کۆساری وەکو سەرۆکی زانکۆی سلاحەدین بی ئەوانش کۆیلە دەکرێت سەدان دکتۆر بی هاوڕێیان شەرم لە خۆتان بکەن شەرم ئینسان ببورن شەرم لە خۆت ببورن ئەوەکەی خۆمە هاوڕێیان من ئێستا کە ئەو دەنگەی قوباتان لاو دەکەم و هەرچەندە لاوە هەیە وەڵا لە تەلەگرامەکەم هەیە بڕۆ هەر کادر نادر بەکەی ئینگلیزی لێدەن تەواو دێتن
کەس نازانی وەرنەوێندەر ئەمینترە لۆ ئێمەش لە کۆر ئەو هەموو ئێڕهاب ئەلکترۆنی پارتی دەبینەوە ئەو هەموو ئێڕهاب ئەلکترۆنی پارتی دەبینەوە هاوڕێیان لەوێندەرە پێویست ناکە لێ بدەم ئەوەی پێی خۆشە دەتانی لەوێت تەماشا بکە هاوڕێیان ململانەی نێچیر و مەسرور لە چەند دەقەیەک باز دەکەم گەیشتە تۆپ بەس بڕوا بکەن نێچیر زۆر لە ئەوەی خراپتری لێکرایە لە لاهووری بەس مایە شاپەکەی تێهەڵدات ئێستا کە یاری بەس مایە من ئێستا باسی ڕووداو دەکەم بزانە چ لە ڕووداو کرایە ڕووداو یعنی ئێستا بەینیان زۆر خراپە سەبەبێک لە سەبەبە سەرچەکانی کە ئێستا کە مەسرور لەوەی حەقیت الحەق یعنی هەندە شتەیە بە ویژدان بڵێ کاتێک لە کۆنگرەی چاددا مەسرور بارزانی بووە جێگیری پارتی سەرۆکی پارتی لە بەندی دەستوریان ئەوە شتە حیزبێکیان نەنووسرا جێگیری یەکەم و دووەم بەس لەوێ نێچیر هەستایتەوە ئەگەر لە ڤیدیۆکەی هەیە وتی من سپاسی ئەندامانی پارتی دەکەم کە برازایەکی باوکمیان کردە جێگیری دووەمی پارتی یعنی نەنووسرا لە پەیڕۆ پرۆگرامی پارتی نەنووسرا مەسرور جێگیری دووەمە هەردووشان جێگرن میدیای ڕوودا وا دەنووسیتن ئیتر مەسرور گڕی گرتیە گڕ مەسرور بەو شتانە تێکەچی چ دەکەی ملەتی برسی دەگەی دەدزی گرنگ نابی بەعسیوی و ئالینی بکەی ئەوە لای گرنگە لەسەر هەندێک ئاکۆ محەممەدی بان کردیە ئەڕەشەی لێ کردیە وتی نابی ئەوەی بنووسی ئەمن جێگری دووەم نیم جێگری یەکەمم ئەگەنان ئەوەت دەکەم یعنی تەمبێت دەکەم و دەبی سیاسەتت وەکو کوردستان 20 سال بی دیارە ئاکۆ پێی گوتیانی ئەگەر وا بکەین هیچ بینەرمان نابی کوردستان 20 سال هیچ نیە هاوڕێیان هەر بەتاڵ و عەتاڵە یعنی ئەو ئیمپراتۆریەتە زەبەلا ئەی بەخۆی و بە کوڕەکەی ئاڤان ئازامای پێ هیچ نی دوو تەلەڤیزیۆنی بەتارە کوردستان تێڤێشکێ بەناو عەشقی ئینسان بە ویژدان بڵێ ڕوودا و مینبەرەشی کاریگەرترا معتەدلترا مەجالی خەڵک دەدا بەخوا لە مەسعودی نەترسێن ئەمن و مەکیشتە بەنەوێندەر بڕوا بکە یعنی مەجال دەدەن ئەو شتیان هەیە دەیەوێ مەدووتی دەبیەوە چی کوردستان بیسابی ڕوودا و قوبوڵی نەکردیە لە بە هەندێک فازل میرانی بەرنامە چیە بواڕێنەوە زۆر نوکتەیە ئاخر بە جددیمە وەرە تو بەرپرسی دەستەی کارژێڕی پارتی بی دەستەی کارژێری ینی کارژێری مەکتەب سیاسی وەکۆیەکێکی فازل میرانی لە بەرنامە بێستن تفۆیە تووە چیە نازم بەشداریەکە بەگوژم تەلەڤیزیۆن نییە نەک لە ئیهانم داوای لێبوردن دەکەمانی لەو ڕواگرێت تەلەڤیزیۆن نییە بڕوا بکە بەسەر جێم لێ بوو بەشداری بکاتن بەرنامە دانرا ڕکلام کرا وەڵا مەسرور بە ئەوەی فازڵی گوتیە فازڵ بەشداری ئەو بەرنامەی بکەی ئەتوو لە حزب سڕ کرای بە تاختەنە جێگری دوی جێگرا یعنی ناوەیە ئەتوو بچی ئەتوو سەر کرای فازڵ سەر کرایەوە نابی بەرنامەی ڕوودا و بەشداربی کە تەلەڤیزیۆنەکە ڕکلام لۆ پارتی دەکا هی بەرەبابی ماڵی بارزانیە هی ئامۆزا و زاوایتی نابی بچی یعنی بۆیە حەق خۆمانە بڵێن کاکە فری هێت فەر ئەوە فازڵ متنی بە جددیە زۆریش پێخۆشە پێ بڵێ فازڵ متنی فازڵ میرانی کاکە سکرتێری پارتی تەقریبەن سکرتێری حزب یعنی لاوەی کە لە بۆی نییە دیدار لە کەناڵی ڕووداو بکات ئێتخواوە نوکتە نییە مەس کەسە شپێ دەرێت مەسعودیش نییە بنەویە لە تەلەڤیزیۆنی جێگیری سەرۆکی حزبەکەی تەلەڤیزیۆنی سەرۆکی هەرێم دیدار بکات مەمنوعە فازڵ بۆیە ملی خۆی شۆڕ کرد تەعەن فازڵە و ماوەی نەهات لۆ دێژنەکەیکی بوویتە گاڵتەجار زەختی عائیلی بە قەشمەرکردنی کورازە نەخۆشیی خەتەریشیە بە قورئان بڕوا بکەن لە سکس پێم عەیب بوو نەخۆشەکەی بڵاو کەمەوە بە جددی مەخۆت بەو ژنانە بڵێن کورە ئەوی لەگەریشتی بڕۆ خۆی فەعەزکە ئەوی لەگەریشی بووە ینی یەکتر دەگیرێت خەڵک دژی سەگە دەرێ گڵاوە بەس بڕوا بکە ئەو مەسئولانە گڵاون بە تایبەتی فازڵ میرانی نەخۆشە چیە وەڵڵاهی هێستا ناوەگەیم لەویست گڵاوە گڵاو بڕوا بکەن ئەوی لەگەری بکە بڵاو دەبتەوە لەگەری وەکو کڕۆنە هەموو دەموچای دەیموت کە نازم سیم شتە شوایە ئێستا ببورن لە نامەوێت ئەوە بن گرنگ فازڵ میرانی ئازادی نییە ئازادی نییە ئەوە یەک لە خاڵەکانە دوو مەسرور بارزانی بڕیاری لە بۆ حزب دەکردیە لە بۆ هەموو دام و دەستگاکان کردیە دەبی دیدار لەگەر ڕووداو نەکرێ دیدار لەگەر ڕووداو نەکرێ
بەڵام لەگە NRT ئاساییە بڕوا بکەن لە کوردستان ئاساییە لە CNN ئاساییە بەس نابی لەگە ڕووداو بکرێت بای کۆتی ڕووداو کرایە ئەوە دوو خاڵ یعنی دام و دەستگای حکومی لە بۆیان نییە ئیتر لە حزب و ئەوە ئیتر من نازانم ڕەنگی سەعاتەشکە بکرێتەوە یعنی هاوڕێ ئەمە شت دەڵێن من ئەوە دەقیقم لێ بای کۆتی ڕووداو دەبی بکرێت لە دام و دەستگای حزبی حکومی کەس لە بۆی نییە لە ئی سەرۆکی هەرێم و جێگیری پارتی دیدار بکات زایدەن چیان لێ کردینەهان ئەو کۆپیڕایتی لەمە درایە ئەو شکایەتانەی لەمە کرایە بە هەمان شێوە ڕووداو هەرچی ڤیدیۆ وێنەی حکوومەتی هەرێمی بردیە کۆپیڕایتیان لێدایە شکایەتیان لێ کردیە بە هەموو ئەو کۆمنتانەی دیفاع لە ئەماس کرایە لە قەزەی فەڵەستین کرایە هێ من لە هۆنی کە ئێستاکە کولفی کوورە لای مەسرووری ئەو کەسە بووم 5 حزبی کردیە 5 بەرپرسی کردیە گۆڕان یەکگرتو داچۆکن بەرهەمی داچۆکن نێچیری ئەخیری خۆی فرۆشت بە ئەوە هێ من ئەوە بدایەتە بڕوا بکە لەگەما مە حەقم نییە لە خۆت لەگە ڕوودا چ دەکەن لەگە خەڵکی کە چ دەکەن بەس لەما هەست پێ دەکەین ئەتوش دەورت هەیە لەمە بدەی بڕوا بکە یعنی لە بۆ نییە من هەڕەشە ناکە هەڕەشەی چمان پێ دەکرێت بەس فۆکس لەسەر دەکەین لۆگ ینی ئەوەی لە پشتەوە دەکەین هەمووی دەخینە سەر شاشە خۆت و بنەماڵەکەت واد لێ بکەین شەرمەزار بن بنەماڵەکەت هەموو لێت هەڵبگەڕێنەوە ئەوەی ئەتوو دەیکەی بە تایبەتی لەگەرەمە ئەتوو سەرپەرشتیاری ڕقەمێکی چەندین پەیج و مێژومانت فەوتاندیە بفەوتاندی وەرە ئەوانەش بفەوتێنە هەرچی دەکەی هەر بۆ چیمەکی ئامێدیم لێ دەکەیتەوە هەرچ بکەن ئاوای با پەیجمان نەبی ئەچینە تەلەگرام ئەچین سەدان مینبەر هەیە ئەوەی قەپات دەکەن بەس دەمام کرد هەمووی بە خەڵکی پیشان دەدەم کە ئەتوو چ دەورەش تەقریبی لە سەما حەقم نییە لە ڕوودا بەس هاوڕێیان ئەوەی لەگە مەکرایە ده هەندە ئێستا لەگە ڕوودا کرد بڕۆ 8 ملیۆن بینەری هەیە ملیۆن 8 ملیۆنی هەیە بزانن لایک و کۆمنتی بوویتە چەند چ ئەزیەتە چیاندایە ململانەیەکی زۆر قوڵ هەیە شەڕ لە نێوان بەرپرسی ڕوودا و ئێمن لەهۆنی هەیە کە کڕیانە جارەی مەسعود کردی وەڕێچێک لە عەقڵە مدەبرەکانیتی لە بواری ئەلکترۆنی هێ من لەهۆنی برازای مامۆستا سلاحەدین بەهادینە برازای مامۆستا سلاحەدین بەهادینە کە هەموو ئەو ئێرهابەی بەرامبەر خەڵک دەکرێ هێ من لەهۆنی داڕێژەری ئەو فکرانەیە لە فەیسبوک لە تەلەگرام لە وەتسئاپ لەو کۆنگرەی داڤوز لە هەموو شتێکی ئەلکترۆنی ئەو لە بۆی دەکات هێ من دڵنیا بەگاڵتەت لەگە ناکە یعنی واز بینە ئەوە ئێرهابە وەکو مەسرووری لە ئەوروپای هەم شکایەت لێ دەکرێت ئەو لەگە مەسروورش کرا من دەبینن لەو ماوەی داهاتوو چۆن دەکرێت نەر مەسروور نییە زۆرن چل پەنجایەک و بەڵام و ئاوا بتگرین هێلکە بارانت دەکرێت کاچ خۆمەوە نییە تو سەردەمی ئاوڕێیان تەکنەلۆژیە سەردەمی فەیسبووکە ئێستا سۆسیال میدیا لە هەموو حزب ئەوەیە کاریگەر فەکە من نامەوێ بچمەوە سەری بەهەرحاڵ ئێستا لە ڕووداویان سفر کردیە وەزعی زۆر خراپە کۆپیڕایتێکی زۆری لێ دەدرێ و کەس لە بۆی نییە لە ڕوودا و لقاء بکە بە بەدەلیل فازڵ میرانیش لە بۆی نییە هیچ بەرپرسێکی باڵا بەڵام لە بۆیان هەیە لە NRT قسە بکەن لە بۆیان هەیە لە کوردستان قسە بکەن ئاسی ململانێ فازڵ میرانی بچی لە ڕوودا و قسە بکەی فەسلی لە حزب فەسلی ئەی هاوارەوە چ عەقڵیەتەکە یعنی قەزم لێرە عەقڵیەتەکەیە و نێچیر شایستەیە کابرایەکی زۆر بێزاخە زۆر بێ ئیرادەیە پاسەوانی دەکوژن بە لێشاو خەڵکیان لە ڕوودا و بردیە کە هاوڕێیان لێیان دەبن و تایبەتی هێ من لەوێت ئەوە بوو هەموو کەم کورتەکانیان دەزانی لێیان دەباتن هەموو شتێکی ناوێری جورعەتی هیچی نییە تخوا ئەوە ئی هەندێیە سەرۆکی هەرێم بی نێچیر یعنی ئەتوو پیاوی هەندێی کە ناتوانانی دیفاع لە حیمایەکانی خۆت بکەی لە تەلەڤیزیۆنەکەی خۆت بکەی کورە لە کۆپیڕایتی خۆت بکەی کورە حزبەکەی خۆت بەجێ سکرتێری حزبەکەت و بەناو جێگری سەرۆکی وەکو تەهامەعیدین مەعروفی یعنی بەجددی هاوڕێیان ئەوەی پێی خۆش نەتوانی بستە دەرەوە چاوەکەم بە قوربان ئەمن ئەوە ڕێی خۆم دەدەم بە قوربان ئەوە زۆر کەسەیە بەمە دەڵێتن دژی ئیسلامیە مەسەلەن لەسەر سەگ بەجواب باز لەوە مەکە
لەسەر ئەوەی قسە کاکەم قادر نادرم بە قوربان ڕێی خۆم دەدەم گرنگ زمانی قسەکردنم زمانەشی مەدەنی بیت ئەمن قادر نادرم ڕێی خۆم دەدەم بیر و باوەڕی خۆم دەدەم ئەو بیر و باوەڕی من دەبی وەکو کەسێک شتێکی جیابێ ئەگەر وەکو خەڵک هەر قسە دووبارە بکەنەوە گەندەڵی هی ئەبێ شتێکمان جیابێت یا ئەرچی ڕۆشنبیر و دەنجی تر ئەوەیە کە شتەشی جیای پێبی نەک وەکو لەگەڵ ڕەوتی ڕوودا و بڕواتن بۆیە ئەوە پەیجیمێ ئەوە ڕێئیمەیە گفتوگۆ دەکەن گرنگ ڕەخنەمان لێ بگرن بەس کەس ناتانی بڵێ تەدەخل لەوەی مەکە نابی ئەوەی بکەی ئەمن حڕم ئەمن ئازادم ڕێی خۆم دەدەم خەڵک لە بۆ هەیە سەرنجمانە سەبدا بەرحاڵ هاوڕێیان من کاتتان نەگرم هەر ئەوەیە سەرکوتی مامۆستایان مێژوکی ئەوەی پاڤێل قوباد و پاڤێل دەیکەن ئەرهابە وە لاپەڕەیەکی ڕەشە لە بۆ مێژوویەکێتی و ئێستا دەردەکەویتن کە یەکێتی و کارتی سیاسی ئەوانە بەکاردێنی وە کارتی سیاسی بەکارینا لە ململانەی لەگەر لە بۆ لە بەرامبەر ماڵی مەسرور بارزانانی کە لەگەریان ڕێکەتونتەوە دەبیان گۆ قەپات بکرێتن واولیدا وێنێک لەوە گەرمەی انتخاباتی ئەنجومەنی پارێزگا کام بوو پیشان بدات هاوڕێیان ڕێز و خۆشەویستی سوپاس بۆ جێ لە ڕاگرتنتان وەرنە تەلەگرام وازژەوە تسعاب بێنن کەس دوایە گلەی نەکا بڵێ ئەو کەم و کورتێ بووم وە تسعاب فەیسبوک دوو ئاپی هەرە سەر ئێشە و بێ ئەوەنە شکایەت دەکەی پەیوەندی دەکەی کاکە ئەو لایڤە ئێستا دەتوانی ئەو هێمن لە هۆنیە شکایەتم لێ بکە بڵێ ئی منە بردیتی تەواو دەیبا لایڤە ئەم بە خۆم قسە دەگەم فەیسبوک مۆرەی لێ دەدا وەتسئاپ گەرانتی نییە نهێنیتان لێ بڵام بڕۆنە سیگنال یان تەلەگرام کاتێکی خۆش شەوەشی ئارام